دووبارە سڵاوتان لەبێ فستیڤاڵی هەزار دەف بێگومانێکێکە لە فستیڤاڵە هەرە تایبەتەکان کە ساڵانە وەتە ئەمساڵ بۆ دووەمین ساڵە لە ڕۆژهەڵاتی کوردستان بە ئەنجامە گەیەنرێت. دیارە بۆ ئەمساڵ بە خۆشحاڵیەوە یەکێک لە هاوکارانمان لە نێو فستیڤاڵەکەیە ئاماجە بووە گفتوگۆکەی لەسەر تەواوی فستیڤاڵەکە و ئامانجی فستیڤاڵەکە و بەشداربووانیش بە میوانجاری زۆر بەڕێز ئاری عومەر کە ئەمڕۆ بۆ یەکەم جار میوانی ستۆدیۆ کوشتات مەگەزینە بەڵام میوانی بەرنامەکانی تر بووە. ئاریگیان سڵاو لێوێ چۆنیتە؟ ستۆدیۆکە چۆنە؟ تایبەتە مەگەزینەکەمیشە تایبەتە. زۆر سپاس بۆتە دووبارە بەخێر بێت. ئاری بوونی یاخود بڵێم چوونی بەشێک لە میدیاکاران بۆ فستیڤاڵێکی لەم جۆرە بابەتێکی بێگومان تا بڵێ گرنگە لەبەری بابەتێکە تایبەتە بە بەشێک لە کللتور و لە هونەری ئێمە، بەڵام تۆ خۆتۆکو بەڵێن کەسێکی میدیاکار کە لەوێ ئامادە بووی چۆن چووی؟ ینی بیرۆکی چوونی تۆ بۆ ئەو گوندە و بۆ ئەو فستیڤاڵ و چالاکیە چۆن؟ دەستان خۆش بێت، سپاس بۆ هاوڕێنمان. بێگومان بۆ خۆی یەکێک لە هەرکەکانی میدیاکارەوەی بگەڕێ، ینی منیش یەکێک لە ئارزوەکانمەوەی بە تایبەتی و بابەتە کللتوری و فۆلکلۆرانی کە هەیە لە کۆمەڵگەی کوردی بێگومان یان زۆرێک لەو فستیڤاڵانەی کە کورد پێشنام بۆ خۆم هەر کەسێکی گەڕۆکەم ئەگەڕێمەوەزام لە ڕەمەزانی شەوە ئیتر ئەو بابەتە خەریکە ئایتر لە ڕەمەزانی بێگومان ئەمەشمان هەر وەکو هاوڕێیانە بوو کۆمەڵێک گروپی هاوڕێی ڕۆژنامە نووسبین ئەکرێ بڵێن فۆتۆگرافە بن، چکەم بۆ خۆم پێشەوەی دەست بە مەکایی میدیا بۆ خۆم بە فۆتۆگرافی دەسم پێ کرد وەکو فۆتۆگرافەر چووی، ینی پێم خۆش بوو لەوێ هەندێک بابەتی فۆتۆی تۆمار کرد. دیارە بێگومان فۆتۆشم تۆمار کرد، بەڵام لەوێ بە بیرما هاتیان پلانێکم داناوتم بۆ نیکین بە کارێک بۆ نیکن بە ئەم بابەتێکی گرنگە و ئەمان بۆ خۆیان لە ڕۆژهەڵاتی کوردستان چەندین ساڵە ئەو خەون خولیانەیە کە ئەم جۆرە حەشاماتە دروستکەن، ئەم جۆرە کۆبنەوەی دروستکەن، چونکە هەندێک ئامار باسی هەندێک میدیا باسی 100,000 گەشتیاریانە کرد، بەڵام لە ئەم ڕپۆرتاژی ئێمە کە کردومانە دیارە بێگومان ئەیبینین ئینشەڵا سپێشە و ساعت 9 لە کورساتەوە پەخشەکرێ، ینی بە درۆن پیشانێ دین کە 15 کیلۆمەتر تەنها ئۆتۆمبیل وەستاوە، واتە لێرەوە 15 کیلۆمەتر دوور لە گوندەکە خەڵک بە پێ ڕۆیشتەوە بۆ گوندەکە. ئەوەتا ئەمە ئەم جۆش و خۆشەی هاوڵاتیان بەشێک لێ منیش بەشێکم لەوان بەڕاستی کە چوم بەوە دیوینەکانم بینی کۆمەڵێک بابەتی هەرستێمە لە ڕێی بە بڵێن کارەکانی تۆ و فۆتۆگرافەرەکان و وێنەگرەکانیشەوە ئەم بابەتامینین چ جایەوەی کە خۆت لە ناو واقعەکەبی چۆنە ئاری زۆر تایبەتە بەڕاستی کوردبوون و ینی لەگەڵ خۆمانە ئەومان باسە کرد نەریتی کوردیانە و مانەوەی ئەو دەستورە جوانەی جلوبەرگ و یعنی هەموو بابەتەکان زۆر بۆن و بەرهەمێکی کوردیان لێ هەیە بەتایبەت لە ڕۆژهەڵاتیش زۆر گرنگی اینجا ئەم فستیڤاڵی هەندێک پێڵەن فستیڤاڵ هەندێک پێڵەن مەراسی بەڵام خۆی زیاترەوان وەکو مەراسی هەندوانە چەند ئامانجێکی هەیە، یعنی یەکێک لە ئامانجەکان هیچ کۆبنەوەیکی بەهاریە چۆن لای خۆمان نەورۆز ئاوا کۆبنەوە یەکێکی تر لە ئامانجەکان ڕاکێشانی گەشتیارە بۆ گوندی پاڵنگان. جاویستمەوە لەسەرەوە بەتایبەت پرسیارە لەسەرکەم پاڵنگان ئەڵێن سروشتێکی زۆر تایبەتی هەیە، ئەنجا ئەکرێ بۆمان وەسفکە یار کە دەستپێک داخڵەبی اینجا چی جیاوازی لێ لە شوێنەکانی تر و خۆی گوندی پاڵنگانیش سەر بە چ پارێزگایەکە؟ پاڵنگان سەر بە پارێزگای سنەیە بێگومان کامیاران و کاتە یەکەم گوندی هەورامانی تەخت لە دیوی گەرمەسێرەکەیەوە، ینی بە گەرمەسێریش ناسراوە هەموو ساڵە 20 ڕۆژ پێش گوندەکانی تر ئاهەنگی نەورۆز سازەکەن، واتە ئەمان وابزانم هەڵەدەم 3 بۆ 4 مانگی 3 یادی نەورۆزیان ساز کرد زوو دەست پێکات لەوێ بۆی بە گەرمەسێری هەورامان ناسراوە سەیری ماڵەکانیان شەکە و تایبەتمەندی هەیە کە تایبەتمەندی پلیکانی هەیەوەتە لە ڕووی جیۆپۆلیتیکەوە یەکێکە لەو گوندانی کە تەواو گوندێکی گەشتیاریشە ئەکرێ بڵم بە سێم گوندیان دووەم گوندی گەشتیاری ناوچەی هەوراماندا ئەندرێ کە زۆرترین گەشتیار ڕوویتێکە ئەم ماڵانی کایبینی بەشێکیانۆکو هۆتێل و میوانخانە ینی گەشتیارتیایەتی بەشێکی زۆر لە گەشتیاری بیانی هاتوون ئەو ڕۆژە سەردانی ئەم فستیڤاڵیان کردەوە ڕۆژانی تریش بێگومان هەر بەم جۆرەیە. تایبەتمەندی گوندەکە لەوایە کە هەر بەرەو گوندەکە ڕۆی یەکەم شت کە هێتە ڕێگەت بازاڕێکی تایبەتە بە ماسی برژاندن، ینی ماسی سەلەمونوانە مێکێکە لەو تایبەتمەندانی کە گەشتیار بەڕاستی خواردن تۆ کاچی بۆ گوندێک ئەگەر چێشخانەیەک ڕێستۆرانتێک شوێنێک هەبێت تۆ لە ڕووی خواردنەوە مسۆگەربی ئەوە یەکێکە لە
بابەتەکانی گەشتیارەکان کاران مەترسن ئەڵێن خواردوێتی ئەوڵا بێەوە ناخۆش بێم و هاوڕێنمان ناخۆش ماسی زۆر تایبەتی سەلەمونیشە ڕاستە ئەجا بۆیە ما یەکێکە لەو گوندانی کە بەڕاستی جێی خۆیەتی هەموو کەسێک سەردانی بکەنی بیبینێت و لە نزیکەوە بزانێ ئەم گوندە و ژیانیان چێ بێکمان برادرانمان لە GPS پێشتر سەردانیان کردووە بە بینەرانمان لە کورسات ئاشنایە ئەم گوندە بەڵام ئەمڕۆ ئێمە با بڵێن چەند ڕۆژێک پێشێستا چوین بۆ ئەوەی کە ئێمەش بەشێک بین لە ناساندنی ئەم کەلتورە جوانی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان برا کوردەکانمان هەیەە زۆر باشەمە بەگشتی باسکردن بوو لە هەم گوندەکەەوە هەم لە بڵین بابەتەکانی جا پێم خۆشە وردەکاری لەسەر فستیڤال و لەسەر مەراسیمەکە بین بە بینەرەکانمان ئاری بۆچی پێڵێن فستیڤاڵی هەزار دەف ئایا بڵین پرسیارەکە خۆی لەوانەیە ئەمە بێت کە هەزار دەفشەن لەوێ ئامادەن یاخود ئەمە هەر ناوێکە و جیاواز لە ئەو کەسانەیە کە لە دەروونەکرێ بڵام زیاد لە هەزار دەف باشدار بوو ینی ئەو دەفژەنانی کە لێو بوون ڕەنگە کەسانێکی ها کامڵەکان بوون کە ینی دەفژەنی باش بوون ینی گروپی ئێرانی دیابوو زمان ینی فارسیەکان هەبوو لە گیلانەوە هاتبوون لە نێو بەرنامەکە بێگومان هەیە کە سپەی شۆگەربی بێنن ینی بەشێکی زۆریان ئێرانین واتە فارزمانن ئەوەی کە زۆر گرنگە فارزمانەکانی جلی کوردیان لەبەر جلی کوردی هەندێکیان جلی ئەمە ئێستا بەگومانمە یەکێکە لە گروپانی کە گروپی فارسین جلی ناوچی خۆیان لەبەر کردووە بەڵام زۆر شەماشاکی زۆریش کوردیە ڕاست بۆچی هەزار دەف یعنی مە یەکێک لەو پرسیارانی کە بۆ خۆمان وەڵاممان داوەتەوە و ناشمێ زۆر شت باز ناکەم لەبەری پێم خۆشە بینەران بابەتەکە ببینن خۆ ڕپۆرتاژەکە ببینن بەڵام ئەم گوندە چەند ساڵێک پێش ئێستا هەوڵیاندا وەکو نەورۆز چۆن ئێستا نەورۆزی ئامیدی و سلێمانی زۆر تایبەتن ویستیان وەکو نەورۆز زیاتر خۆیان لە نێو ڕێکخراوی یونسکۆ یاخود لە لیستی بابەتە کەلەپوریەکانی یونسکۆ تۆمار بکەن بەڵام دوایی گۆڕا بابەتەکە و ئامانجەکە گۆڕا بۆ دەف بۆچی دەف لەبەرەوەی سنە ئەگەر پایتەختی شارێکدا بنین بڵین بە بابەتی بۆ منسێ بمە لە سلێمانی پایتەختی ڕۆشنبیری سنە ئەکرێ بڵی پایتەختی دەفە بۆچی لەبەرەوەی بەپێی ئامارێکە وەرم گرت لە بەشێکی زۆر لەو کەسانی کە لە سنن نزیکەی هەزار گروپی دەفژەن هەیە لە سنە بۆیە ئەیانێ بەم فستیڤاڵە بەم مەراسیمە بیڵێن کە دەفی کووردە بابەتی دەف و دروستکردنی دەف ئامێریکی کوردیە لەبەرەوە زۆر گوندەیە تەنانەت دەروون زۆر گوندەیە دوو گروپی دەفژەنی تایە گوندە بەڵام دوو گروپی دەفژەنی تایە لە سەر بە پارێزگای سنە بۆی ئەمەیان کرد بۆی هەم گوندەکە هەم هەزار دەفەکە و هەم سەرنجێک بێ بۆ ڕاکێشانی گەشتیار لە ڕێکخراوی یونسکۆ بۆ لیستی شوێنەوارە مێژوویەکان بەم هەنگاوێکی جدی بێت بۆی بناسرێت و بە حقەتیش کردیان هەنی ئەوەی کە لە دیمەنەکانە بۆ خۆتانی بینن بەشێکێتی بەڕاستی لەبەرەوەی ئەو منەت جەنجاڵ بوو من کاڵم هەندێکیان یان 100,000 گەشتیاروانە من خۆم شایدی بۆ وادەم 150,000 بوو بەڵام نازانم بە دەقیقی ئەگاتە 100,000 یان نا لەبەرەوەی بەشێکی زۆر لە گەشتیارەکانی ژەگەڕانەوە یعنی نەیانەتوانی بڕۆن جەنجاڵی و قەرەباڵغیەکی زۆر هەبوو بەڵام چەند شتێکی زۆر سەرنجڕاکێش بەدی کرد لە ئەم فستیڤاڵانە پاک و خاوێنی خەڵک یعنی ئەم فستیڤاڵ بۆ ژینگەکەیان و هەم ئەم سروشتە جوانی کای بینی لە ڕۆژهەڵاتی کوردستان بەڕاستی دڵت دەکاتەوە ئەوە بۆ خۆی جێگەی تێڕامان لە هەمووی جوانتر هەمووی جلوبەرکی کوردی یعنی جلوبەرگی ترت نبینی مەگەر کەسێکی فۆتۆگرافەر بووایە یان ئێمەمانن بە جلوبەرکی کوردیەوە ڕۆشتینە بەرۆی لە کاردا بووین و هەمووشان بە عەشق و خۆشەویستیەوە بۆ شتێک زۆر سەرنجی با بڵێ منی ڕاکێشا لە ناو ڤیدیۆکە ئەویش مناڵە بینم خانمانە بینم کەسی لاوە بینم چونکە لەوانەیە ساڵانی ڕابردوو بەم شێوە با بڵێم زۆر جیاوازە نەبێت کە ژنانێکی زۆر بزانین کە ئێمە لە ڕۆژهەڵاتان کە دەفژەنن گروپیان هەیە و لەگەڵەوەش هەم مناڵێکی زۆریشە بینم کە سەیرەکەی مناڵێکی بچووکە و دەفێکی گەورەی بەدەستەوە دەفژێنێ ئەوە ئەمە بە بچووکترین دەفژەنی ڕۆژهەڵاتی کوردستان ناوزەم دەکرێت کارمان لەگەڵ کردووە دەڕم پرسیارێکی زۆر جوان لەبەرەوەی چەند ساڵێک پێش ئێستا ئەمە بە دووەمین مەراسیمدا بەڵام بۆ خۆی چوارەمینە بە ژمارە چوارەمینە دوو جاریتر هەوڵدرا ئەوی کەوتمان نەورۆز بوو و دوجار ئەم دەفە بوو بەڵام یونسکۆ کۆمەڵێک مەرجی هەیە بۆی کە ناوچەیەک شوێنێک ئەگەر چالاکیەکە دەستی مرۆیی تایدا بەشدا بێت
داوای باڵانسی جەندەریەکەن واتە هەم خانمان هەم پیاوانە بێ بەشدار بن تایە بۆیە یونسکۆ پێشنیاری ئەمەی بۆ ڕێکخەرانی ئەم فستیڤاڵە کردووە ئەگەر دەیانێت وەکو بابەتێکی وەکو میراتێکی کللتوری تەماشا بکرێن دەبێت خانمان و کچان بێنە پێشەوە لەم فستیڤاڵەیە بەشدار بن لەبەرەوە دەرگا وڵا کرا وەکو گیبێنن ئەم ساڵ خانمان زیاترە من ئەکرێ بڵم لە سایە هەشتای خانمان بوون لە سایە 20 پیاوان بوون لەبەرەوەمەیەکێک بوو لە مەرجەکانی یونسکۆ لەگەڵەوەشدا هەمویان دەف بوو و جۆرەکانی من شارەزانم لە مۆسیقایە بەڵام ئەوەی کە لەگەڵ هەندێک لە مۆسیقشن و ئەوانی کە لەوێ قسەمان کردووە هەموو جۆرە مەقاماتەکان و ئەو بەستانی کە بەدەف دەیژەنن هەمووی لێ لێدراوە تا هەمی بابەتی زیکرە بابەتی خۆشیە بابەتی بەستەیە شمشاڵە هەموو ئەم بابەتانە لەم فستیڤاڵەیە خراوەتە ڕبوونی هەبوو واتە هەموو چەمکەکانیان گرتە بوو ینی هیچیان بێبەش نەکردەوەی کە ئاچوێ بەڕاستی چێژێبینی لە هەموو بابەتەکانەمی کە بینین گروپێک بوون بەڕاستی شێوازی با بڵێم وەستانی ئەم دەفژەنانە هەندێکیان لە بەرزایی ئەبینین هەندێکیان لە بەشی خوار و ئەمانە شەر تەکنیکی شێوازی کارکردنی خۆیانن واتە ڕێکخەران بەم شێوەیەدا نابوون ئەوە تا لە شابین هەر سەربانی ماڵێک گروپێک بۆ خۆی قۆڕی کرد بۆ و سەکۆیەکە بتوانین نمایشەکانی خۆی تیا بکات تر گروپێکی فارسی بوو کوردی بوو هەر بەبڵی ناویان هەبوو زۆرێک لە گروپەکانان لە مەریوان و لە سنە و لە هەموو شارەکانی تری ڕۆژهڵاتی کوردستانەوە هاتبوو بەڵام بەشی خوارەوە تایبەت بوو بە ئامێری تەمبور واتە تەمبوریش بەشێک بوو لە مەراسیمەکە ئەوانیش تەمبوری خۆیان ژەن و کۆمەڵێک چالاکی تر هەن لە نێو فستیڤاڵەکە نامێ باسیکەم حەزەکەم سپیشڵ بەشێکی زۆری بینەرانمان تەماشا بکەن بەرەوەی بابەتەکان زۆر تایبەت بوون بەوەی کە دەف زیاتر زاڵ بەسەریا و بەشێکی زۆریش لە گروپەکان بەڕاستی زۆر دەرن زۆر پرۆفشناڵ بوون لە بابەتی دەفە بۆ لە بەری دەفێ نازانێت کە بە دەف ئەکرێت و نازام کۆمەڵێک بابەتی جیاوازێ ئەوانەی ئەوانە هەبوو بەخوایمە تەنها تەماشامان نەکرا بەرێ من لە دەف و ئەوانە نازانم بەڵام بۆ لە سێرکرد ناڵێم ئاری بۆ هەندێک دەفژەن هەیە ئەها لەسەر پەنجەیەکی خوڵێنەوە و کۆمەڵێک بابەتی زۆر جوانی تایە کەواتە بینەری ئەو کارە بین سبەی شەڵات سەعات 9 بینەر بن شەو کاتژمێر 9 شەو لەسەر شاشەی کورساد ئەو کارە تایبەتە کە هاوکارم ئاری مەبڵم دروستی کردووە یاخود ئامادەی کردووە بە شێوازێکی جوان و هیوایم کە بینەر بن سبەیشەو پێنجشەممەیە کاتژمێرنەوە کاتەکەشی زۆر باشە کاتێکی باشە بانی ڕاستە دواتر بشوە جامێ پرسیاریەوە بکەم ئاری بە بڵێن کار هەبوو چکۆ هەسا کۆمەڵێک لە دەفژەنەکانە بینم بە هەمان ڕیتم واتە بە هەمان شێواز دەفەکەیانە ژەنن واتە ئاواز هەبوو هەموو دەفژەنەکان پێکەوە یەک ئاواز بژەنن یاخودەر گروپەکان جیاجیا بوو دەستخۆش دەرون ئەو ئاوازەی کە هەمویان وەکو یەک بوون لەبەرەوەی بیرمان نەچێت نوێنەرانی ڕێکخراوی یونسکۆ لێوە بوون ئامادە بوون لەو بەری گوندەکە بۆی ڕاستەوخۆ بەرامبەری گوندەکە هەموو گوندەکە ببینن کە دەفژەنەکان دانرێ وای وێنەکان تۆمارەکرێت دواتر بە وێنەکان ڕەنگەیان بە ژماری گروپەکان تۆمار بکرێت چەند دەفژەن هەیە چەند گروپ بەشداری کردووە هەزار نییە زیاترە کەمترە لەبەرەوە نوێنەرانی ڕێکخراوی یونسکۆ لەو بەرەو بوون یەک ئاواز هەبوو بۆ ماوەی پێما بێت نیو کاتژمێر هەمویان بەیەکەوە یەک جۆر ئاواز بوو بەس من نەمەزای چ جۆر ئاوازێکە بەڵام ئەو کاتە بوو کە دڵنیان بۆ تۆمارەکە بوو هەتا بۆ تۆمارە بووکە بۆی بچێتە لیستی بابەتە کللتوریەکان و میراتەکانی یونسکۆ جامێ و مژدەیەش بم بە بینەرەکان بە پێی زانێرەکانی من لە 180 کارەکان تەواو بوو واتە ئەمە جێگی دڵخۆشیەکە هەواڵێکە بۆ ئێمەی کورد کە لە 180 یونسکۆ قبوڵی کردووە لە 120ەکەی ماوەیان نازانم ئەو 20یان چیە ڕەنگە هەندێک بابەتە بێت ئەوە لە ڕێکخەرانی مەراسیمەکەی بکرێتەوە ئەوان زیاتر بتوانن وەڵامی بنەوە بەڵام بەپێی هەموو پێوەرەکان هەموو ستاندەرەکانی وەکی یونسکۆ دەیویست لە نێو ئەم فستیڤاڵ و مەراسیمەیە هەبوو کەواتە با پرسم ئەگەر کاری لەم شێوەیە لە هەر شوێنێک لە کوردستانی گەورەیە بە ئەنجام بگەنرێت تا چەند گرنگە ئێمە وەکو نەڵێ میدیا با بڵێم وەکو بینەرێک ئەمە پێی ئاشنا بین چکە بەڕاستی بابەتێکی لەم شێوەیە ئێمە ئاری لەسەری ئەبیستین و هەندێک جاریش هەیە لە ڕێی هەواڵێکەوە تەنها چەند فۆتۆیەک ئەگەر لە ڕێی سۆشیال میدیاوە ببینین بەڵام بەم شێوەیە گەر با بڵێم دۆکومنتارێکی کەمیش بێت کورتیش بێت تا چەند گرنگە ئەم بابەتە کللتوری و هونەریانە بۆ ئێمە وڵادەرن بە هەردوو لە وەڵام ئێمە هەم وەکو خۆمان وەکو هاوڵاتیە کە گرنگە ئێمە بزانین لە بەشەکانی تری کوردستان چیە ئەمەیان وەکو میدیاش بەڕاستی ئەرکی ئێمەشەکە ئەم
فستیڤال و مەراسیمە کللتوریە جوان و فەرهەنگیە هەیە ئەرکی ئێمە میدیا بەڕاستی پێناسیەوە بیگوازیەوە چونکە زۆر جابیرێت نەچێت هەندێک لە ڕێکخراوە جیهانیەکان لە ڕێگەی ڕێپۆرتاژ و راپۆرتێکی کەناڵێکەوە سەرنجان بۆ شوێنە فۆکسیان بۆ شوێنە ڕاکێشێ بیرمان نەچێت ینی ڕەنگە خەڵکێک پرسیار کا بڵێ بۆ گرنگە ئەمە لە نێو یونسکۆیە تۆمار بکرێ ئەگەر تا ئێستا ڕێژەی گەشتیار بابووکو بە ڕێژەی باسیکەم ئەگەر ڕێژەی گەشتیار بۆ ئەم گوندە لە 150 بوو پێ وای دانیم باشە بە ناساندنی ئەم گوندە و ئەم ڤیددیۆ و فۆتۆیانەکە لە وبسایتی یونسکۆ بڵاوە بێتەوە ئۆتۆماتیکی ڕێژەی گەشتیار زیاکە ئەمریکێک لە ئەمریکاوە کاتێکە چێتە ئەوە سەری خۆمان مەکەوان بەڕاستی ئەچنە ناو ئەم بابەتانە بۆ دای شوێنەوارە ئاگەڕێن ئەم شوێنەوارە بینی ئەم مەراسیمە بینە حەزەکە بچێ بۆ شوێن ساڵێکی تر لە هەمان کاتە هەر بۆ خۆتان لە نێوم بەرنمەیە زۆر باسی فیلمی جێمس بۆندتان کرد چەندان من خۆم بینەر بووم باستان کرد هەر شوێنەکان بەکرێ ئەگیوانە تەنها یەک چەندیمەنێکی بچووکی جیمس بۆندی نوێواتە ئەڵلقەی نوێی لە شارێکی بچووکی ئیتالیا تۆمار کرا 2 ملیار دلار وەرگیرا لە بەرامبەر ئەوە و لە بەرامبەرە 16 ملیار دلار تا ئەو کاتی کە من ئاگام لێ بوو ئەو شارە داهاتی دەستکەوت بۆ لەبەری خەڵک حەزی لێ بوو بچێ و شوێنە ببینە کە جیمس بۆند لەوێ مەشەدێکی دیمەنێکی تا تۆمار کردو لەبەرەوە ئەمە گرینگە کاتە میدیاکانیش ئەرکیانە کە بتوانن ئەم شوێنانە بە تایبەتیش میدیاکارانی کورتکە شوێنی بە بڵێم ئەم فستیڤال و مەراسیمانە زیاتر بناسێنن بە هیوای کاری باشتر و کاری جوانتر ئاریەگەر هەرچێک کەما بێت وەڵام من سپاسانەکەم ئەوەناڵم سپەی شەو ئینشەڵڵا کاتژمێربنەوە بینەر بن بە هیوایەوەی توانی بێتمان چەند کێکی بچووکیش بێت لەم بابەتە کللتوریە بخێنەوە سپاس بۆ هاوکارم ئاری عومەر کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵمان بوو